گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز ڕیچارد ئاڵتزن دیپلۆماتکاری پێشوو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕاوێژکاری سەربازی لە واشنگتنەوە لەگەڵماندایە سەبارەت بە پێکەنانی ئیدارەی ترامپ و کاریگەریەکانی لەسەر جیهان. بەڕێز ڕیچارد سڵاوتان لێبێتەوە، کاتتان باش. کاتێ باس لە ئیدارەی ترامپ دەکرێت و کاریگەریەکانی لەسەر جیهان، ئەوەی کێسە لە جیهانە مای مشت و مڕە و جیهان چاوەڕێیە کات گۆڕانکاری بەسەردا بێت. شەڕی ڕوسیا ئۆکرانیا، ئیسرائیل، حەماس، حەزبوڵایە. ترامپ ئەتوانێت چی بکا بۆمانە؟ Okay, and when will we start? Okay. Okay, great. Well, thank you for the questions. I think the world has a lot of expectations from چەندین چاوەڕوانی هەیە بۆ ویلایەتی دووەمی ترامپ. ترامپ لە ویلایەتی یەکەمی چەندین کاری کردووە، هەروە لە هەڵمەتی بانگەشەی چەندین بەڵێنی داوە. دۆناڵد ترامپ کەسێک باوەڕی بە ئاشتی هەیە، بەڵام بڕای وایە پێویستە ئاشتی لە ڕێگەی هێزەوە بەدەست بهێنرێت. بڕای بە سوپایەکی بەهێز هەیە، لەو بڕوایشدایە هەمیشە دەبێت گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکان بکات. کەسێکە بازرگانی دەکات، ڕێکەوتن دەکات، لە سەرەتادا گفتوگۆ لەگەڵ هەموو لایەنەکانی ململانیەکان دەکات. بەشێک لە کێشەکانی ئیدارەی بایدن لە دیدگای منەوە ئەو کەسانی کە پشتیوانی لەسەر ترامپ دەکەن ڕاشکاو نەبوو. ئەو ئیدارەی ڕاشکاو نەبوو کە ئەمریکا چی دەکات، بەنیازە چی بکات و چ شتێکیش قبول ناکات لەلایەن ئەو کەسانەی کە دەستدرێژی دەکەن لە دەستدرێژی دەکەنە سەر هەرێمی کوردستان، لایەنەکانی دیکە. بۆ نمونە ئەو کارانەی ئێران کردی، چالاکیەکانی هەڕەشە بوو لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، حوسیەکان، حەماس، حەزبوڵڵا، ئەو هەڵمەتە دوور و درێژەی بۆ دژمنایەتیکردنی ئیسرائیل. لە هەمان کاتیش چین، ئایا ئەمریکا چۆن مامەڵە دەکات، فشار لەسەری دروست دەکات دەگە بێوێت تایوان داگیر بکات، یاخود لە جەنگێکی ئابووری بەردەوام دەبێت لەگەڵ چین. لەبارەی ئۆکرانیا سەرۆک ترامپ دەیەوێت کۆتایی بەو خوێنڕشنە بهێنێت. بە گوێرەی باوەڕی خۆم ڕێگە نادات ئۆکرانیەکان ببنە بە قوربانی. گفتوگۆ لەگەڵ هەردوو لایەن دەکات، بەڵام ڤلادیمیر پوتین بە شێوەیەکی سادە دەستبەردار نابێت. بۆیە چەندین لایەن هەن. ئایا چێ دەبتە ئەندام لەو کابینەیە، ڕاوێژکاران چێن، بە هەمان شێوە تیمەکەی ترامپ چۆن پێک دەهێنرێت، سیاسەتەکەی تون دەبێت. بڕام وایە بە شێوەیەکی باش ئاسایشی نیشتیمانی و سیاسەتەکانی وڵاتەکەی پراکتیزە دەکات. بەڵێ، باست لە کورد کرد و دەوترێت ئەوانەی کە ئێستا ترامپ بە شێوە لە شێوەکان دەستنیشانی کردوون، بە تایبەت وەزیری دەرەوە چەند کەسێکی گرنگی ئیدارەکەی دۆستی کوردن لە ماوەی ڕابردووە سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. سەرۆکوەزیرانی ئێستای هەرێمی کوردستانیان ئەو کات بینیوە. دەسەڵاتدارانی ئەمریکا، بەرپرسانی ئەمریکا، کەسی یەکەم لە ئەمریکا کە دەسەڵات وەرەگرن لە کاتی وەرگرتنی دەسەڵاتەکانیانە تا چەند ئامادەن لەسەرەوە بۆ چوونانیان بەردەوام بن کە بەرگری لە کورد بکەن، لە هەرێمی کوردستانی بکەن. بڕۆم وایە پابەندبوون بە هەرێمی کوردستان و پشتیوانیکردن لە هەرێمی کوردستان کارێکە لە هەردوو پارتەکە هەیە. دیموکراتەکان و کۆماریەکان لەوە تێدەگەن بەرژەوەندیەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە بەتایبەتی لە عێراق باشتر دەبێت ئەگەر پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان باشتر بێت. لە 1990ەکانەوە تا ئێستا پەیوەندیەکەمان پڕ بۆ لە متمانە و هێز. لە سەرەتادا ئەوانی کە ئێستا ئەندام دەبن لە کابینە تا ئێستا پشتڕاست نەکراونەتەوە کێ دەبتە وەزیر لە کابینەکەدا، بەڵام کەسانی وەکو مایک واڵز کە دەبێتە ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی بە گوێرەی هەواڵەکان، هەروە پکسنس بۆ وەزیری بەرگری، مارکۆ ڕۆبیۆ کە بۆ وەزارەتی بۆ پۆستی وەزارەتی دەرەوە دەستنیشان کراوە. ئەوان کەسانێکن گرنگیان بە پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان داوە.
پێیان باشە ئەمریکا پەیوەندێکی باشی هەبێت بە گوێرەی ئاماژە سەرەکیەکان بۆ سیاسەتی ئێرانیش هەروە دۆستەکانی هەرێمی کوردستان لە واشنگتن جۆش و خرۆشێکی زۆریان هەیە بۆ دروستبوونی و پەیوەندیە بەڵام ئەگەڵ واشنگتن بەرامبەر ئێران لاواز بێت بۆ هەرێمی کوردستان ئەمە شتێکی خراپە بۆ نمونە دەبێت ئەوە لە یاد نەکەن ئێران چۆن ویستی سەقامگیری عێراق و هەرێمی کوردستان بشێوێنێت بەڵام ئەو ئیدارەی ترامپ باشتر دەبێت بنیاتنەرتر دەبێت لە دروستکردنی پەیوەندیەکاندا. بەڵێ بەڕێز ئاوزن لەبارەی ئیدارەی داهاتووی ئەمریکا کە دۆناڵد ترامپ سەرۆکایەتیەکە دەوترێت ئەم ئیدارەیە ڕێگە بە پاوەنخوازی وڵاتە گەورەکانی دنیا نادەن ڕێگە بەوە نادەن وڵاتێکی گەورە پەلاماری بچووکێک بدات یاخود قوتی بدا بۆ چونیەوە چێ لەم بارەیەوە؟ ئەمە زۆر سەختە پێشبینی بکرێت ئەمریکا بە دڵنیاییەوە دەیەوێت دژمنکاری بەرپەرز بداتەوە هەر وڵاتێک هێرش بکاتە سەر هەر وڵاتێک دەوێت ڕێگری لێ بکات بە تایبەتی هاوپەیمانانمان لە ڕێکەوتنەکان و ئەو هاوبەشانەی کە ڕێکەوتنمان نیە لەگەڵیان بۆ نمونە وڵاتانی کەندا و ئەندامانی ناتۆ وڵاتانی ئاسیا هاوبەشان لە دۆخە تایبەتەکاندا وەکو هەرێمی کوردستان پێویستە هەرێمی کوردستانیش پشتیوانی لێ بکرێت نابێت ڕێگری بکەین نابێت ڕێگە بدەین هێرش بکرێتە سەر دۆستانەمان دەبێت و ئاماژەیە بەهێزە بنێرین بۆیە هەروەک گوتم دەبێت ئاشتی بەرپا بکرێت بە بەکارهێنانی هێز بەرپەرزدانەوەی دژمنکاریەکان بنەمایەکی سەرەکی ئیدارەی ترامپ دەبێت. بەڵێ لەبارەی دۆستایەتی ئەمریکا هەندێک جار گومان لەسەر دۆستایەتی ئەمریکا دروستە بێت بەتایبەت لە سەردەمی ئیدارەی بایدن ئەم قسەیە زۆر کرا کە دەوترێت ئەمریکا تەنها لەو کاتە دێتە سەرهێڵ ئامادەیە وەڵامە داتەوە کە بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیەکەوێتە مەترسی نەک دۆستەکانی بۆ نمونە لە عێراق دەدرا ئەوت ئێمە زیانمان پێ نەگەیشتووە بەڵام ئەگەر سەربازێکی خۆی بریندار بووە ئاهاتە دەنگ. لە ڕاستیدا هەر وڵاتێک دەیەوێت گەلی خۆی خزمەت بکات دەوێت لە پێناو بەرژەوەندی گەلی خۆی کار بکات. ئایا ئەمریکا تەنیا سەیری بەرژەوەندی خۆی دەکات یاخود سەیری بەرژەوەندی وڵاتانی دیکەش دەکات؟ پێشینەکە زۆر باش نییە بەڵام کاتێک دەبین کاتێک ئەمریکا پابەندی هاوپەیمانێکی دەبێت یاخود هاوبەشێک مانایەکی بەهێزی هەیە بەڵام بەداخەوە لەم چەند ساڵی ڕابردوو دوایەوەی بینیمان لە ئەفغانستان چی ڕوویدا هەندێک جار ئەمریکا لەسەر بەڵێنەکانی خۆی نابێت بەڵام بڕوام وایە لە باوەڕدانین لە ڕاستیدا میدارەیە 100% لە کارەکانی خۆی بەردەوام بێت بەڵام لە باوەڕەدام پەیوەندیەکانی بەهێزتر دەبێت لەگەڵ هاوپەیمانانی ناوخۆش باشتر دەکات. ئەمریکا جیاوازە لەمەدا باشترین خاڵی لە پێشینەمان لە جیهاندا تۆڕی پەیوەندیەکانمانە لەگەڵ هاوبەشان و هاوپەیمانانمان بەڵام کاتێک هاوپەیمانێکت متمانەی بە تۆ نامێنێت بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە باوەڕە دروست بێت کە ئەمریکا دەکشێتەوە یاخود گرنگی پێنادات ئەو کاتی لەرزۆکێک لەو متمانەیە دروست دەبێت بەڵام پێویستە لەو ئیدارەیە زیاتر کردداری هەبێتن بۆ ئەوەی پەیوەندیەکان پتەوتر بکات. بەڕێز ڕیچارد ئاوزن دیبلۆماتکاری پێشوو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و ڕاوێژکاری سەربازی لە واشنگتنەوە لەگەڵماندا بوو. سپاس.